لەگەڵ سەرهەڵدانی جەنگی چەکدارانی داعش بەرامبەر هێزی پێشمەرگەی کوردستان لە 2 مانگی ڕابردوودا مشتومڕی بە ڕێکخراوەیکردنی هێزەکانی پێشمەرگە سەری هەڵدا. جارێ با بزانین سوپای ڕێکخراو چییە؟ سوپای ڕێکخراو هێزێکی چەکداری وڵاتێکی دیاریکراوە کە بەرپرسیارە لە بەرگریکردن لە وشکانی و ئاسمانی و ئاوی وڵات و هەندێک جار ژمارەیەک بەرپرسیارەتی تری هەیە. هەندێک لە وڵاتە گەورەکان زیاتر لە سوپایەکیان هەیە، بەڵام بەگشتی وڵاتە بچووکەکان تەنها یەک سوپایان هەیە. لە زۆربەی وڵاتان فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان کەسێکە کە پلە سەربازەکەی مشیر یان فەریقە یان ئەو کەسە سەرۆکی وڵاتە، هاوشێوەی ئەمریکا یان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە هاوشێوەی عێراق. لە هەرێمی کوردستانیش سەرۆکی هەرێم سەرکردەی هێزە چەکدارەکانە. سوپای ڕێکخراو لە چەند بەشێک پێکاتوە. یەکەم هێزی پیادە، دووەم هێزی زرێپۆش، سێم هێزی تۆپهاوێش، چوارەم هێزی ئاسمانی، پێنجەم ئەندازیاری سەربازی، شەشەم پەیوەندیە سەربازەکان، حەوتەم هێزی پشتیوانی، هەشتەم هێزی بەرگری ئاسمانی. لە زۆربەی سوپاکاندا هێزەکان لەسەر 4 ئاست و جۆری جیاوازدا بەش دەکرێن. کاوانیش یەکەم هێزی وشکانی و دووهەم هێزی ئاسمانی، سێم هێزی دەریایی، چوارەم پاسەوانی سنوور. بوونی یەکەم سوپای ڕێکخراو لە جیهاندا دەگەڕێتەوە بۆ سەردەمی فیرعونەکان لە میسر و دامەزراندنی سوپای مسر. پلە سەربازەکان لە سەردەمی یەکەم سوپای ڕێکخراوی جیهانەوە بوونی هەیە و زۆربەیان هاوشێوەن، بەڵام بەپێی وڵاتان ناوەکانیان دەگۆڕێت و پلە بەرزەکان بەم شێوەیە و هەر پلەیەکی سەربازی فەرمان لە پلەی سەروی خۆی وەردەگرێت. جوندی ئەوەل، نایب عریف، ڕەیس عورەفا، نایب زابط، ملازم ئەوەل، نەقیب، ڕائیت، مقەدەم، عەقید، عەمید، لیوا، فەریق، موهەیب. پلەی سەربازی موهەیب تا ئێستا لە ناو هێزەکانی پێشمەرگەدا بوونی نییە و تەنها گەیشتۆتە پلەی فەریق، بەڵام سەدام حوسێنی سەرۆکی پێشووتری عێراق پلە سەربازەکەی موهەیب ڕوکن بووە. هیچ کەسێکیش ناگات بەو پلەیە بێجگە لە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی وڵات. 5 گەورەترین سوپا ڕێکخراوەکانی جیهان بریتین لە: یەکەم ئەمریکا، دووەم رووسیا، سێهەم چین، چوارەم هندستان، پێنجەم بەریتانیا. سوپای ڕێکخراو ئەم بەرپرسیارەتیانەی لە ئەستۆدایە: پاراستنی وڵات لە هەر دوژمنکاریەکی دەرەکی، پاراستنی وڵات لە هەر دوژمنکاریەکی ناوخۆیی تیرۆر، پاراستنی ئاوە هەرێمایەتیەکانی وڵات، پاراستنی ئاسایشی ناوخۆی وڵات ئەگەر دەستگامنەکان سەرکەوتوو نەبوون لە پاراستنیدا. ئەو کارانەی سوپای ڕێکخراو لە کاتی ئاساییدا ئەنجامی دەدات: ماشقی سەربازی بۆ سەرجەم سەربازەکان، کردنەوەی کۆلێژی سەربازی و بەرەمێنانی کەسانی ئەکادیمی سەربازی، ئەنجامدانی مانۆڕی سەربازی، ڕاهێنانی سەربازی لەسەر چەکە نوێیەکان، ڕاهێنانی سەربازەکان لەسەر پلان و تاکتیکی سەربازی، ڕاهێنانی فریاگوزاری سەرەتایی و تەندروستی. لە کاتی جەنگیشدا هێز و بەشە جیاوازەکانی سوپا پەیوەندی تەواویان بەیەکەوە هەیە و سەرجەمیان بەستراونەتەوە بە ژووری پرۆسە سەربازیەکانەوە کە لەلایەن فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان یان وەزیری بەرگریەوە سەرپەرشتی دەکرێت و لێدوان و بەیاننامە سەربازیەکان لەو ژوورەوە بڵاو دەکرێتەوە. چەند جیاوازیەکی تری نێوان سوپای ڕێکخراو و سوپای ناڕێکخراو: یەکەم، لە سوپای ڕێکخراودا هەموو پەیوەندیەکی سەربازەکان بە کەسوکار و دەرەوەی بەرەکانی جەنگەوە لە ڕێگەی تەلەفۆن یان نامە لەلایەن بەشە تایبەتیەکانی سوپاوە ڕێک دەکرێت، سەرجەمیشیان کۆنتڕۆڵ کراون و لەژێر چاودێریدان. دووەم، لە سوپای ڕێکخراودا سەربازەکان بێجگە لە چەک و تەقەمەنەکانیان جلوبەرگە سەربازەکانیشیان وەک یەکە بەپێی پلەکانیان، هەروەها هەمان کەلوپەلی پزیشکی و خۆراکی تایبەت و گول لە بەند و دوربینی شەوانەیان پێیە. بەڵام لە سوپای ناڕێکخراودا تەواو پێچەوانەیە، زۆربەی پێداویستەکانیان پێ نییە و جلەکانیان جیاوازە و هەندێک جار جەنگاوەرەکان بە نعل و بە بێجلی تایبەت لە بەرەکانی جەنگدا دەبینرێت. سێم، دیسپلینی سەربازی لە نێو سوپای ڕێکخراودا بەهێزە و هەندێک جار لەسەر لاساری و هەڵی سەربازی سەربازەکان ڕەوانەی دادگای سەربازی دەکرێن و سزا دەدرێن، بەڵام لە سوپای ناڕێکخراودا
دیسپلینی سەربازی لاوازە و تەنانەت لە بوونی هەڵەشدا ناتوانرێت سەربازەکان دادگایی بکرێن و لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت. هەروەها پلە سەربازیە جیاوازەکان وەک هاوڕێ پێکەوەن و گوێ بە پلەکانیان نادرێت. چوارەم، لە سوپای ڕێکخراودا ئێنتیما بۆ خاک و نیشتیمانە و فەرمانی گەورە و چارەنووساس لە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانەوە دەردەچێت، بەڵام لە سوپای ناڕێکخراودا زیاتر ئێنتیما بۆ حیزب و لایەنی جیاجیا دەردەکەوێت و هەندێک جار فەرمانەکانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان پشتگوێ دەخرێت. پێنجەم، لە سوپای ڕێکخراودا تەناژووری پرۆسە سەربازەکان بەرپرسە لە لێدوان و بەیاننامەی ڕۆژنامەوانی، بەڵام لە سوپای ناڕێکخراودا هەر ئەفسەر و سەربازێک بێگەڕانەوە بۆ سەر و خۆی لێدوان لەسەر بەرەکانی جەنگ دەدات. چۆن دەتوانرێت هێزەکانی پێشمەرگە بکرێت بە سوپایەکی ڕێکخراو؟ یەکگرتنەوەی سەرجەم هێزەکان، ڕێخستنەوەی جۆری هێزەکان، مەشقی سەربازی، کردنەوەی کۆلێژی سەربازی و بەرەمێنانی کەسانی ئەکادیمی، دوورخستنەوەی دەستی حزب لە هێزەکانی پێشمەرگە، قەدەغەکردنی چەکداری حیزبی، بەرزکردنەوەی موچە و ئاستی بژێوی هێزەکانی پێشمەرگە، ڕێخستنی جۆری جل و بەرگ و ڕێکپۆشی پێشمەرگە، ئەنجامدانی مانۆڕی سەربازی، ڕاهێنانی پێشمەرگە لەسەر پلان و تاکتیکی سەربازی، پشبەستن بە پسپۆڕ و ڕاوێژکاری دەرەکی بۆ ڕاهێنانی هێزەکانی پێشمەرگە، کڕین و وەرگرتنی چەک و تەقەمەنی.